دوو گەورەترین هەساری کۆمەڵی خۆر بە یەکگەشتن ئەمە دیاردەیەکی دەگمەنی گەردوونیە و تا ساڵی 2008 تا ڕووناداتەوە. ناوەندی ئێستێرە ناسی نێودەوڵەتی بڵاوی کردەوە ئێواری 21 ئەم مانگە دوای خۆر ئاوبوون بە دیاریکراویش کاتژمێر 9:37 خولەک بە کاتێرەمی کوردستان هەساری زوحەل و موشتەری گەشتونە تا نزیکترین خاڵ لە یەکتری. ئەم دیاردەیە بە جوودبوونی گەورە ناودەبرێت و 400 ساڵ جارێک ڕوودەدات. هەر بەپێی ناوەندی ئێستێرە ناسی نێودەوڵەتی ئەو دوو هەسارە زەبەلاحە لە چاوی ئێمەدا هێندا لە یەک نزیک بوونەتەوە وەک ئەوەی پێکەوە نووسابن، بەڵام لە ڕاستیدا 730 ملیۆن کیلۆمەتر لە یەک دوورن. دوایین ڕوودانی ئەم دیاردەیە لە ساڵی 1623 دا بووە. چاوەڕوان دەکرێت تا پێش 15 ئازاری ساڵی 2008 تا دیاردەکە دووبارە نەبێتەوە. بۆ چێژوەرگرتن لەو دیمەنە شارەزایانی گەردون ناسی و بەشێک لە خەڵک ئامێری چاودێری بچووکیان بەکارهێنا، بەتایبەت لە ناوچەکانی ئەوروپای ڕۆژئاوا وەکو ئێرلندا و بەریتانیا و فەڕەنسا و ئیسپانیا و پورتوگال لەگەڵ بەشێکی زۆری ئەفریقا کە تێیدا دیاردەکە ئاسانتر دەبینرا. هەساری موشتەری بە گەورەترین هەساری کۆمەڵی خۆردا دەنرێت و پێنجەم هەسارەیە لە ڕووی دووری لە خۆرەوە. هەر 12 ساڵ جارێک با دەوری خۆردا دەسوڕێتەوە پێکاتەکەی وەک زەوی ڕق و بەردین نییە، بەڵکو لە گازی شلبۆوە پێکدێت و گازی میسان پێکهاتەی سەرەکێتی. هەروەها هەسارەی زوحەل دووەم گەورەترین هەساری کۆمەڵی خۆرە، شەشەم هەسارەیە لە ڕووی دووری لە خۆرەوە و 29 ساڵ جارێک با دەوری خۆردا دەسوڕێتەوە. پێکهاتەی هەسارەکە گازە